بۆ دەستکەوتنی ئەکاونتی گەیم پاس دوو مانگ تەنیا 5,000 دینار لە بە خۆتان لە پشتوەکانی سەری ساڵ توانن یاری بکەن یاری ناوازە تاقیێن لەسەر گەیم پاس سەردانی پیجی کاکە ئاکۆ بکەن ئاکۆ موحسین لە فەیسبووکی نامی بۆ بنێرن بەڵێن لەلایەن ژیرەوە هاتوون ئەکاونتی گەیم پاستان پێدەدا تەنیا 5,000 دینار بۆ دوو مانگ کە 100% جێگەی زمانە بەبێ باندبوونە بەبێ بلۆگ بوونە هیچ شێشەی نییە خۆم بەکارم هێناوە چەندین کەسی دیکە پێشتر لە چەناڵ بەکاری هیناوە 100% زمانە سوودێکی گەورە لێوەردەگرن بەڕاستی لە پشوەکانی سەری ساڵتوان لە بۆ 1-2 هەفتە بە کەیفی خۆتان یاری جیاواز تاقیکەنەوە یاری ناوازە گەیم پاس بەردەستە کە لەو بەرنامەیە زیاتر باسییان دەکەیت بەردەستن کاکە ئاکۆ موحسین سپاس بۆ سپۆنسەریکردنەوە ڤیدیۆیە بڕۆن سەردانی بکەن لینکی پیجەکەی لە دیسکریپشن و لەژێر دوگمێ لایک وەرا لە کۆمنت دووبارە دەکەمەوە بڕۆن ببینن گەیمەرانی کوردستان بخێت بن باڵقێت ژمارە 145 ئەڵقەی ژمارە 145 بەرنامەی 01 ژیری واتە 5 ئەڵقەمەمایە لە باڵقی 150 پلانەکە وا بوو داڵقی 150 باگراوند شت بگۆڕدەوێت ستۆدیۆ مینایتە ژنورە چی دیکەم بەڵام لەبەرەوەی ئێستا منداڵم هەیە ئێستا من بەرگەورە بمەوە منداڵەکە ناتوانم لە شوێنە ڤیدیۆ بکەم کەوا منداڵەکەی تێدایە لە بە خاطری ئێڵی خانی ئەمە هاتین شوێنی خۆمان گۆڕیە ئەسان ستودیۆەکە working progress واتە هێشتا خەریکم شتەکان ڕێک دێخم بەڵام پێم وایە بەرەبەر شتێکی جوان دروست دەبێت یادارم قەلبتان تێگرێت چوبی کە باگراوند دوشتم تۆزە گۆڕێ لە برێت تۆزەک ناخۆشە لە ڤیدیۆ یوتیوبی زۆر باگراوند بگۆڕێ بەڵام هیوادارم بەدڵتان بێت ئۆکەی دەست بە هەواڵە گەرمەکان بکەین گەورەترین یاران لە هەفتە بڵاوکرێنەوە بەڕاستی هیچمان نییە هیچ یاریەک لە هەفتەی بڵاو ناکرێتەوە هیچ یاریەک بڵاو نەکریا و جارێش بڵاو ناکرێتەوە بەڵام مانایەوەی نییەکەوە خەبەرمان نییە بۆ بەرەبەری ساڵی تەنیا باسە یاریانە دەکەمکەوە لەسەر پلەیستیشن پڵس ئەکسترا پریمیەم کە ڕکلامان لە بۆی کرد هەفتەکان ڕابردوو ئێستا حالیان بەردەستن وەرا ئەو یاریان لەسەر گەیم پاس بڕیار بەردەست بی ئێستا هەرهەمیان بەردەستن لە بۆ خۆتان لەو مانجی 12 توان داوڵۆندیان بکەن ئۆکەی گەورەترین هەواڵکە لە هەفتەیە بڵاوکرایەوە وەڵامی کۆمپانیا ڕۆکستار و تێک تو بوو کە زۆر بە توندی وەڵامی پەرەپێدەران و ئەو کەسانەی دایەوە کە یاری گۆت سیمولیتەر 3 بەرهەم دەیرن چیان کرا و جەماعەتە ئەگەر لە بیرتانبی کاتی خۆی پێم وابی شەژمانگەک بێژێستا کاتێک لە کۆنفرانسی پێم وابی لە بیرم بی سەمەر گەیم فێست و ئەو شتانە بوو یەکەم ترێلەری گۆت سیمولیتەر 3 بڵاو کرایەوە ترێلەکەش گۆت سیمولیتەر 3 ترێلەکەی قەشمەریکردن بوو بە یاری دێد ئایلند کە چەندین ساڵە بڵاو نەکرێتەوە چەند جاری کەش باسمان کردێت ئەو جارە هەڵسان جەماعەتی گۆت سیمولیتەر 3 هەڵسان ڕکلامێکیان دروست کرد لەسەر ستایلی GTA 6 لەسەر ئەو ڤیدیۆیە زەپێکراوانە GTA 6 کە لە 1-2 مانجی ڕابردوو پێم وابی مانجی نۆ بوو کە بڵاو کرایەوە بینیمان و نۆت ڤیدیۆ لێ بڵاو کرایەوە لایڤ ستریمێکمان لەسەر کرد زۆر زانیاریمان لەسەریدا دەزانن باسی دەکەم ئەوان هەڵسان هەمان ستایلیان بەکارهینەکەەوە کارکتەرەکان ئەوە ڕاوەستاینە وەکو بڵێشتە ئەنیمەیشن نەکراینە شێوەی کارکتەرەکەیان دانێتەنە ناوی یەک لە کارکتەرەکانی ناو GTA 6یان بەکارهینە کە لەو زەپێکردنەوە زەپێکردن GTA 6 ئاشکرا کرابوو ڤیدیۆەکان لە تویتەر و لە فەیسبوک و لە یوتیوب ئەپلۆد کرد و بڵاو کردەوە زۆری پێ نەچوو تەنیا چەند کاژمێرێکی ویست تێک تو وەروە ڕۆکستار زۆر بە توندی وەڵامیان هەبوو وەڵامەکەشیان لەناوبردنی هەموو ڤیدیۆیانە بوو کە ترێلەری ئەو یاری پیشاندا بەڕاستی من دانەیەکم داوام کرد بەڵام ناتوانم باوەڕ ناکەم بتوانم لە ڤیدیۆیەکی خۆم بەکاری بینم لەبێ ڕۆکستار یەکسەر پشتی ملم دەگری بەس مهم لە تویتەری بڵاو کرایەوە لە یوتیوبی بڵاو کرایەوە زوو تێک داون کرا بە ناوی کۆپیڕایتی لە بەرەوەی ڕۆکستەر وەڵامەکەی زۆر توندە لە کاتێکە توتی باسی GTA 6 بکەێت ئەم باسی GTA 6 دەکەم لەوانە هەندە گوێنەژە تەمنێڵ دانێم و لە قسەکانی خۆشمانە دشتیا بنێم دوێ بەڵام بە زیدایان دێنێم واتە بە شەیەک دادێنم کە زۆر زەق نەبی با بە کورتی پێتان بڵێم دزە پێکردنەکە چۆن بۆ کەسانی کە ئاگداری نیان بە بیرتان بینمەوە لە مانجی نۆ گەیمەرێک کە تەمەنی زۆر بچووکە پێمان وابوو 15 ساڵێک بوو 16 ساڵێک بوو هەڵسا 90 دانە ڤیدیۆی بەرهەمهێنانی یاری GTA 6 فەرمی لە سێڤەرەکانی ڕۆکستار دزی و لە ئینتەرنێت بەخۆڕایی بڵاوی کردەوە کەتە ناو تویتەری کەتە ناو یوتیوبی بە سەعات ڤیدیۆیەکان هەمووی بڵاو کراینەوەکەوە شاری مایامی لە هەرێمی فلۆریدای ئەمریکا نیشان دەدا دوو کارکتەری پاڵەوانمان هەیە پیاوێک و ئافرەتێکمانی هەندێک دەڵێن خۆشکوبرانە هەندێک دەڵێن خۆشەویستن کەس نازانین بابەتەکە بە فەرمی چییە بە فەرمی بەدەنگۆمان زۆر بەڵام بە فەرمی چەند گۆڕانکارێکی تێدا لە ڕووی گەیم پڵەی سیلاح بەکارهێنان و ڕۆیشتن و بازدان بە GTA 6 دەچی لە ڕووی گرافیکەوە لە بەرەوەی دەنگۆ هەیەکەوە ئەو بیڵدا ئەو جۆرە ڤیدیۆیانە تقریبا عمرەکەیت بۆ 4-5 ساڵ پێشستا دەگەڕێتەوە واتە ڕۆکستار سەرەتای بەرهەمهێنان GTA 6 ئێستا حالەن GTA 6 لە چ مەرحەلەیەکە لە مەرحەلەی فول پرۆدەکشنە ئەو بە قسەی ڕۆکستاری لە فول پرۆدەکشنەوە ئەوە پێش
پری پرۆداکشنی شەدە دەکات شوێنێکەوە تەنیا کۆنسپتی تاقی دەکەنەوە تەنیا شێوەکان تاقی دەکەنەوە ئەو منداڵە دەستگی کرا لە بەریتانیای بوو چەندین سێڤەری پێشتر سێڤەری دیکەی کۆمپانیەکانی دیکەی بەکارهینێ و ئەشیەکانی بڵاو کردیتەوە منداڵەکە دەستگی کرا بەڵام ناتوانن سزنی بکەن لە بەرەوەی تەمەنی خوار 18 ساڵانە پێم وابی ئازاد دەکرێت بەڵام داک و بابی لەوانەیە عقوبەتی گەورەی مادی بکرێن ڕۆکستار داوای لێبوردنی لە هەمووان کردووت ئەو ڤیددیوانی بڵاوکرێنەوە پێمان ناخۆشە حەز دەکەنەوە باشترین شێوە GTA داهات و بینوە لە ماوەیەکی زوش دەیبینن تا کوێستا هیچمانەوە ڕاکسار تەنیا لە تویتەکانی خۆیان دەزا باسی دەکەن وەکو بۆ فەرمی هیچ ڤیددیۆ ڕستم و لۆگۆ و تەرتیبات پشتی GTA 6 بڵاو نەکرێتەوە تەنیا دەزانین کەەوە مایکرۆسۆفت و Xbox لە هەندێک وەرەقاتی تایبەتە بە و مەحامیانێکەوە کاری لێکۆڵینەوە و بەردەوامی بە کڕینی کۆمپانیای ئاکتیڤیژن و بلیزارددان لێک لە فەقەرەکان نووسرا بووکەوە مایکرۆسۆفت دەڵێت لە 2024 یاری GTA 6 بڵاو دەکرێتەوە ئەو قسەی مایکرۆسۆفت قسەی ڕۆکستاری نییە بەڵام دەتوانین بڵێن فەرمی 2024 تاوەکو ئێستا قسەیەکمان هەیە کە GTA 6 بڵاو دەکرێتەوە بەڵام ئەوەش تا فەرمی نییە کە بە ڕۆکستار بەخۆت بیڵێت یا مایکرۆسۆفت پێی وایە کە لەو کاتە بڵاو دەکەم منیش بەخۆشم پێم وایە 2024 GTA 6 بڵاو دەکرێتەوە هێشتا لەسەر قسەی مسڕم لەوانەیە لە کۆتایی ئەو ساڵیان سەرەتای ساڵ داهات و ترایلەر و تیزەرێک هەر ببینین بەڵام ساڵی داهات بڵاو دەکرێتەوە نەخێن هەر قسەکردن لەسەر ڕۆکستار یەک لە خۆشەویستەکان لێک لە ئێوە شتێکی جوانی بۆ ناردم لە فەیسبوک و تیم دەمێ قسەی لەسەر بکەی ئەویش ئەوەیە جەماعەتێک لە پەرەپێدرەکانی GTA 5 هەڵسان بەشداریان لە چێبڕچێکی ئۆتۆمبیل کرد بە لۆگۆ ڕۆکستار و ڕۆکستار خۆشی پاڵپشتی دارایی ئەو تیمە و تیپەی کردکەوە بەشداری سیباقەکەی بکەنەوە توانیشیان ئەپلەیەکی زۆر باش بەدەست بین و لە چەندین ڕکابی جیاواز پلی باش بەدەست بینن ڕۆکستار خۆی بە فەرمی پاسیکردن لە تویتەر و لە ئینستاگرامی بینین وێنەی سیارەکەیان بڵاو کردو لۆگۆ ڕۆکستاری لەسەر بۆنیتەکەی لەسەرەوە ئەو پەرەپێدرانی کە کاریان لەسەر ئەو پرۆژەی کردی ئەو کەسانەکەوە لە میکانیکی یاری GTA 5 کاریان کردی وەکو لێخوڕنی ئۆتۆمبیل و شێوازی بەرپەسدانەوەی سوکان و ئیستاپکردن و خێراکردن و سوڕانەوە و قونخشانەوە شتانە ئیشان سەر بابەتانە کردیەوە خۆشیان تەماحەکەیان وا بووکەوە ببنە شۆفێر و ڕئیسەری ڕاستەقینە و کەسانی کە سیباقی دەکەن بە شێوەیەکی ڕاستەقینەوە توانیان بیکەن پلەیەکی باش بەدەست بینن و ڕۆکستار پیرۆزبایی لێکردن و تەنانەت ڕۆکستار خۆی دەڵێ کەەوە شانازیە لە بۆ هەموو تیمی ڕۆکستار کەوا بتوانن لە دەرەوەی یاریەکان لە دەرەوەی کۆمپانیا شانازی گەورە لە بۆ کۆمپانیا ڕۆکستار بەدەست بینن بەبێتان لە یەک دوو هەفتەی ڕابرد و باسی ئەوم کردکەوە EAP وایە ئەرجنتین کاسی عالم دەبا مۆندیالی دەبا ئەو چوارەم ساڵ لەسەر یەک پێشبینیەکانی EA ڕاست دەدەچن ئەو ساڵ بێگومە قسەکەیان ڕاست دەچوو EAP وا بوو ئەرجنتین کاسی عالم دەبە و ئەرجنتینیش کاسی عالمی برد بینیتان میسی تەرتیبات نازام چ ناسمە ناوتۆپانەی بەس مهم قسەی 4 ساڵە لەسەر یەک یاخود 4 ساڵ نا 4 جارە هەر چەند ساڵیش دەکات مەقسەدمانەوە نیە 4 ساڵ لە دوو یەک بەڵام 4 جارە لە 4 ساڵی جیاواز ئەو قسەی کردیە کەوا دەڵێ فلان تیپ دەی بە فلان تیپ دەی بە مۆندیال ڕابردووتی فەڕەنسا بردی پێشتر وتی ئیسپانیا بردی ئەبزارش وتی ئەرجنتین ئیسپانیا بوو ئەرانەوە ئەبزار گوتی ئەرجنتین دەی بە ئەرجنتین بردی پیرۆزبایی لە هەموو جەماعەتی ئەرجنتینەکان دەکەم ئەو کەسانێک کە میسیان خۆش دەبێت پیرۆزە بەڵەکی خۆش یەک لە خەونەکانی مسی وەکو یاریزان و یەک لە خەونەکانی عاشقانی میسی و تۆپی پێ بۆ ڕاستی پیرۆزبایتان لێ دەکەم وەروەها دۆ جەماعەتێکەوە بەڕازیلە دڵتا هیچ نەکە بەڕازی خۆی بەس گەمەی ناکە ئەمری نەیماریش نەبینێ ئۆکەی بەخۆشم بەرازیلم زۆر تۆپان تووڕەمە گەمەی مە جەمەی دادێ دەست پێ دەکە چڕیال دێتەوە ناو وەزعەکەی ئۆکەی ئەو هەواڵم بەدڵ نەبوو و پێشم ناخۆشە کە مایکرۆسۆفت هەڵۆشتە چی وا دەدا دافتەکان ڕابردوو مایکرۆسۆفت بە فەرمی ڕاگەیان کەوا نرخی یاریەکان لە 60 دەکەنە $70 هاوشێوەی سۆنی هاوشێوەی EA هاوشێوەی تێک-تو وەکو هەموو کۆمپانیەکانی کە یاری نوێ بڵاو دەکەنەوە دەکەن نرخەکەی دەکەن $70 مایکرۆسۆفت هۆکارەکەی باز نەکرد لە بەرزە بەرز دەکەنەوە بەڵام وتی بەرزی دەکەینەوە بەرز دەکەن بە کواڵتی یاریە لەوە هەڵاوسانی ئابووری هەرچیەکە بەڵام مایکرۆسۆفت لە ژێرەوە خەریکی شتشکێ ئەویش خەریکی ئەوەیەکەوە گەیم پاس گران بکات چەند جاری دیکە باسمان کردێکەوە نرخی گەیم پاس ئەکەی 100% ئەویش گران دەبی و شێوەی بەرزبوونی نرخی کۆنسۆڵ و نرخی یاریەکان بەگشتیم گەیم پاش گران دەبی بەڵام ئەو جارە مایکرۆسۆفت بە تەکنیکە لەوانەیە گرانی بکە ڤێرژنەکەی ئێستا هەر بمینێتەوە ئێستا گەیم پاس ئۆڵتیمەیت لە هەموو جیهان نرخی جیاوازە بەڵام نرخە فەرمیەکەی $15 لە یەک مانگ هەرچەندە گۆرتان بە 500 ناری بەرەستانکەی 2 مانگ لە کوردستان بەڵام لە کوردستان لە بەرەوەی یاسانیە یاسای مەسەن ئەو بوارانە نییە ئاساییە بەڵام لە جیهان یاسای تونت هەیە لە بەرەوەی خەڵک داهاتی مانگانی زۆرە بەڵام داهاتی مانگانەمان کەمە 400-500 دینار ناتوانین هەم پارەیە بۆ شتانە بدەین بەڵام لە دەرەوەی وڵات لە ئەمریکا بە تایبەتی $15 لە مانگەچی پارەیەکی زۆرە بەڕاستی زۆر کەمیش نییە
مایکرۆسۆفت بەنیازە مایکرۆسۆفت لە سۆڤەیەکی خۆی واتە لە ڕاپرسێکی خۆی کە لە وێبسایتی خۆی ئەنجامیدا نزیکەی 50,000 کەسێک بەشداری کردێک لە خاڵەکە ئاماژە بۆی دەکەکەوە ئایا تۆ ئامادەی گەیم پاس بەکاربیینی بە هەمان نرخ یان نرخێکی کەمتر بەڵام ڕێکلایم بازرگانی تێدابی کێشەکە لێرە ئەوەیە تۆ لەوانەیە مایکرۆسۆفت بێتن نرخی گەیم پاسی بەرز کاتۆ لە بە 20 یاخود 25 دلار کاوالەک نەمەش تۆزەک بەرز دەبتەوە گەروابی نرخی ئێستا کە 15 دلار لە بۆ یەک مانگ لە بۆ گەیم پاس ئۆڵتیمەیتی ڕگلای مخاتە سەر سەو ڕکلامەکان چۆن ئەستە ناوی بەسەن تۆ گەیم پاس دەگەڕێ ئەوشتانە یاریەک پێ دەکەین لەوانەیە پێش دەرچوونی یاریەکەی کە لۆگۆ یاریەکە بە ڕکلامێکی بازرگەین بێتە ناوی یان لە ناوەڕاستی یاری ڕکلامەک بێ یاخود لەسەر UI Xboxی ڕکلامی جیاواز بێ کە پێم وایە زۆر ناشیرن و نابوتە لەسەر کۆمپیوتەرەکەت یان لەسەر شاشەی کۆمپیوتەرەکەت یان لەسەر تیڤەکەت ڕکلایم بازرگای لە پێش یاریەکان و ناو یاریەکان و لەسەر سیستەمەکەش بیبینی کە تش بمانەیە لە فیلمەکان هەیە مەسەرەن بۆ نمای تیڤی بەکاردێنی یاخۆ سەری تەلەڤیزیۆن دەکەی سەری کاناڵ خۆیەکان کاناڵ جیهانیەکان دەکە ڕکلامی تێدا بەڵام ڕاهاتووی لەگەڵ لەبەرەوەی تۆ یاری ناکەی تەلەڤیزیۆنە دەتوانانی مەسەلەن چاوت ڕاهاتی یاخود دەتوانی بە شێوەیەکی دیکە سەیری ئەو بابەتە بکەی بەبێ ڕکلام بەڵام لە یاریکردن تۆ یاری دەکەی وەرە ناوەڕاستی یاریش مەسەن لە دیمەنێکی زۆر دراماتیکی تۆ هەیڵۆ فۆرزا شتێکی وە زەخم ڕکلامەی بازرگای بێتنای وەزاکە یەکسەر تێک دەچی لاوان دەستکەکەت بشتێنی ئەوەختی دوو زەرری دەکەی پێم ناخۆشە مایکرۆسۆفت هەوڵی شتێکی لە بابەتی بدە بێگومان ئەو قسەیمانای ئەوەی نییەکەوە مایکرۆسۆفت دەیکا بەڵام هەوڵ لە بۆ دەدەن مایکرۆسۆفت کاتی خۆی وتی لە پلانمانە بۆ داهاتوو نرخی یاریەکان بەرزکەینە بەڵام زارێنە بەڕاستی بۆ فەرمی لە یەکەوە نرخی یاریەکانی ڕێدفۆڵ سکایپ ستارفیلد ئەلدە سکرۆڵ 6 هەر یاریەکی نوێی خۆیان بڵاوکە نرخکردە 70 دلار هەرچەند لە گەیم پاسی ڕۆژێکم بەردەست دەبی کە ئەوە لایەنە باشەکەیتی بەڵام ئەگە بێت و گەیم پاسیش بەرز ببتەوە نرخی ئێستا یان نرخێکی کەمتر بە ڕکلام دابنن عادەتە یاری مۆبایلی یاری مۆبایلی ناکەم من دژی یاری مۆبایلەوە بە ڕکلامەکانە کە دوگمێشەی شرب یەکتەنە ڕکلام دەتناوی یاخود شتومەچی ناو یاریە ئۆنلاینەکانی یاخود یاریەکانی مۆبایل زۆر گران و بێمانەیە ناتوان یاریەکە بکە دەبی لە پارە سەرف بکەی مارە ئەلکترۆنی زۆر خراپە هیوادارم مایکرۆسۆفت بۆ شێوەی نەڕوە بەڵام لەوانەشە بۆ شوێی بڕۆ لە بەرەوەی کۆمپانیەکان بەردەوام پێویستە ئەمە پارەی زیاترە پێویستیان پێ نیە بەڵام تەماحە لە بەرەوەی ساڵانە ڕێژەیەک لە بۆ خۆیان دادەنێن کە دەبی ئۆندە پارەیە کۆکەنەوە کەمتر نابی زیاتربی دەست خۆشبی بۆنس یاخود مکافەیەکی گەورەتر درێتە سەرۆکەکان هەدیۆ کۆجیما لەو هەفتەیە لە پۆدکاستەکەی خۆی کە لە سپۆتیفای بڵاوی دەکاتەوە قسێکی زۆر سەرنجاچێکی کردوە دەڵێ لەگەڵ ئەوەی خەریکی یاری دێت ستراندینگ 2 کە لە بۆ پلیستیشن 5 بڵاو دەکرێتەوە دەکو دەزانین دەڵێ هەروەها ئێستا حالیان خەریکی ئامادەکردنی یاریە نوێیەکەمە و هەندێک ڤیژوەڵ و کشتی مایە و هەوڵ دەدەین لە ساڵی داهاتوو یاریەکە ئاشکرا بکەین واتە جگە لە دێت ستراندینگ 2 کە یاریشی زۆر نایاب دیارە لێ ئێستاوە کۆجیما یارەکەی دیکەی کە ئەمە دەزانین چیە بەڵام کۆجیما پێمان نارێ جارێ بە فەرمی لە ساڵی داهاتوو ئاشکرا دەکەین واتە ئەو یاریەی کۆجیما لە بۆ Xboxی دروست دەکات بە ناوی Overdose کە گەیم پلەیەکەی لیکرا لە چەند هەفتەی ڕابردوو پێشم نیشاندان لە ئەڵلقەکانی ڕابردوو هەیە پێم وابێت 4-5 ئەڵلقە پێش ئێستا بوو Overdose لە ساڵی داهاتوو ئاشکرا دەکرێت بەڵام کاتێک زیاترتان باز دەکەین لە هەواڵەکانی دیکە بەڵام کۆجیما دڵخۆشە و لە ئێستاشەوە قسەی دەکەواتە ئامادەکاریمان لە بۆ دەکا تاوەکو کاتێک یاریەکە بە فەرمیاشا بکرێت بزانین ئەو یاریە چۆنە و چۆن نیە تا ئامادەکارێک دەکات پێشوەختە قسەیەکی وت کە لەوانەیە نەک لەوانەیە 100% لە ساڵی داهاتوو ئاشا دەکەن Overdose بە پێی پێشبینیەکانبی بە پێی دەنگۆیەکانبی یاریێکی ترسناک دەبی یاریەکە بە شێوەی کلااودە واتە لە ناتوانانی ڕاستەخۆ داوڵۆندی بکەیت بە شێوەی ستریم دەبی یاخۆ داوڵۆندی دەکەی بەڵام سرویسەکەی کۆنێکتی چەندین شوێنی دیکە دەکە هەشتا دیارنیە و کابرا زۆر سەرشێتە شتی عجیب و بەجیب دەکەکەوە کەس نازانی چۆن و چۆنیە تەنانەت لەو مقابلەیەی خۆی لەو بەرنامەی خۆی کە بەخۆی پێشکەشکارە کۆجیما ڕایگەیاندکەوە کاتی خۆی کە و بیرۆکەی لە بۆ هات بە جەماعەتی Xboxی وت وتی بیرۆکەیەکی وام هەیە پێیان وتم کە تۆ شێتێ و منجوتم بەڵێ لێژ ئەو بیرۆکەیە دەکەم ئەوان گوتیان ئۆکەی پارە لەمە گەمەل لە تو ڕۆژێکم بێگومان دێتسە گەیم پاسی یەکەم یاری کە کۆجیماشە ڕاستە و خۆ لەلایەن مایکرۆسۆفت و کۆجیما پرۆدەکشن بەرهەم بێ مایکرۆسۆفت پارەکە دابین دەکە کۆجیما دروستی دەکە و IP-یەکە دەبتە ئی مایکرۆسۆفتی وەکو دێت ستراندینگ 2 IP-یەکە ئی سۆنیە لەسەر کۆنسۆڵ بەڵام لەسەر PC ئی کۆجیمایە ئەو ڕێکەوتنەکەیان بەو شێوازەیەوە کۆجیما دەتوانێت لەسەر گەیم پاس دێت ستراندینگی بەردەست خست بەڵام ڤێرژنی یەکەم نەک ڤێرژنی پلیستیشن 5ەکەی کەەوە ئەپگرید کرابوو
سو ئەو کێشانە دەبی لە کاتی بڵاوبوون و یاری بەڵام مهم ئەوەیەکەوە دێت سراندنگ دوو وەروە یارێکی دیکەی کۆجیمای لە ساڵی داهاتوو ساڵی داهاتوو دێسراندنگ دوو بڵاو مەحاڵە بڵاو بکرێتەوە بەڵام یارەکەی دیکە شاشرا بکری هەشتا دڵمان زۆرتر خۆشتر دەبێت جەماعەتی ئەکسبۆکسی ئەوڕۆ خەبەرمان زۆرە سەر ئەکسبۆکسی لەبەرەوەی یاری ستیفو دێتە سەر ئەکسبۆکسی لە مانجی سێ بەداخەوە ناتە سەر گەیم پاسی کە بەڕاستی ئەو یاریە پێویستە بێت سەر گەیم پاسی تاکو زۆرترین گەیمەر تاقی کاتەوە لەبەرەوەی گەیمەری ئەکسبۆکسی پارە سەرف ناکەن بە یاری تەنیا گەیم پاس دەکڕن و فێرن بە یاری گەیم پاس کەم بێکمان هەندێک گەیمەر هەیەکەوە حەز دەکەی یاریەکانی هەبی بە شێوەی فیزیکی یاخود لە ستۆر بە پارە بیکڕی بتە مڵکی خۆی گەیم پاسشی نەبێ و یاریانە بکە بەڵام زۆرینی هەرە زۆرمان کە ئەکسبۆکس بەکاردین لەبەر خاتری گەیم پاسەکەی کەەوە زۆر بە یاریەکانە دەداتێ بە نرخێکی زۆر کەم بۆ 5,000 دوو مانگ سو کە ئاکۆ گەیمینگ بڕۆن مهم سیفو دێتە سەر ئەکسبۆکسی بەڵام نات سەر گەیم پاسی وەرە سەر پیسیش لە ڕێگەی ئەپێک گەیم لانچەری خۆت ئەپێک گەیم ستۆری بەردەست دەبێت یاری سیفو ئەگەر نایزانی کە میلیۆن جار باسم کردی لە بەرنامە و لە ڤیدیۆ جیاواز و ڤیدیۆش مەسەری هەیە یارێکی بیتم ئەپاواتە شەڕی دوو کەسی خێرا سەری ئاکشنە بەڵام کێشەکە بەڵام لایەنە گەیم پڵێ و لایەنە نێگەتیڤەکەی ئەوەیە کاتێک کە تۆ شەڕ دەکەی ئەگەر لە هەر شەڕێک بتۆڕی نامری بەڵکو تەمەنت گەورە دەبی تاوەکو تەمەنت دەگاتە حدێک زۆ پیر دەبی تا چەند تەمەنت گەورە بی بۆکس و پەیلاقەت بەقوەترە دامج زیاتر دروست دەکەی بەڵام لامان کە دەخاوتر دەبی وەروەها هێڵتیشت تەندروستیش زووتر دادەبەزی بگێت تەمانێکی دیاریکرا پێم وایە هەشتا ساڵێک کەشتێکی لە بابەتەیە بێک جاری دەمری دێوە سەرەتای یاریەکە کە دوو جار دێوە سەرەتا لە جاری یەکەم بزەم سێ مەرحەلە جارێک سیف پوینتێکت هەیە لە پاش سێ مەرحەلیت کە سیف پوینتێکت هەیە ئەتە سێ مەرحەلە دەبڕی ئەدە سیف دەبی ئەگەر نا ببری دێ و بەرحەلە یەکەم دوو جار سێ جار شتێکی وا ڕوودەدا مهم بەس یارێکی زۆر ناوازێ بۆ کەسانێک کە دەست و پلیان لە یاری ئاکشن و بیتمە زۆر باشە تاقیکەنەوە لەسەر ئەکسبۆکسی باوەڕ ناکەم نرخی زۆر گران بی لەسەر ئەکسبۆکسی پێما بێ و یاری لەوانێ بە 20 دلار 25 دلارێک بڵاو بکرێتەوە مایکرۆسۆفت بە فەرمی بەخۆی ڕایگەیاندکەوە یاری های ئۆنلایڤ گەورەترین یاری ئەکسبۆکس گەیم پاسیە لە 2020 بڵاو کرێتەوە واتە قسەمانای ئەوەیەکەوە لە ڕۆژ یەکەم کە یاریە بەردەست بووە زۆرترین جار داوڵۆن کرا و زۆرترین جار لە چاو هەر یارێکی گناو گەیم پاسی یاری پێکرا واتە بە یاریەکانی ئەکسبۆکسیشەوە کە لە 2020 ئەکسبۆکس یارێکی تایبەتی خۆی هەبوو وەکو ستودیۆی خۆی بەرهەمی نابی بەڵام ژمارەیان کەم بوو وەرە ماوەشیان زۆر درێژ بوو و یاریەکانی بچووکن زۆر گەورە نینە ڕێدفۆڵ و ستارفیلد دواخرە لە بۆ ساڵی داهاتوو لە 2020 یاریشی زۆر گەوریان نەبوو های ئۆنلایڤ یاریی زۆر زەبەلاح و گەورە نییە بەڵام ئەوە نیشان دەکەوە کارتون یاخود ئەنیمیشن چەندە بەناو بانگە لە جیهان بە تایبەتیش زۆر گەیمەر هەیە وەکو خۆم کە کەیفی بە ڕیکن مۆرتی دێ لەبەر خاتر ریکن مۆرتی و یارە دەکە کەمن کابراایکی خراپم تاواکوێستە و یاریم نەکردیە لەبەرەوەی کاتم نەبوو امتحانم هەبشتی وە بەڵام لەو هەفتەی 100% دەبی تەواوی کردن علاجی نییە های ئۆنلایڤ لەسەر گەیم پاسی بەردەست ئێستا حالێن یارێکی تاقیکەری کەسی یەکەمە دەمانچەکەت قسە دەکەن و بەردەوام تعلیقی لە دەروبەری لە هەموو جیهانەکەدا ئاجیان هەش لە دەی پێدا مەتەکریتێکی زۆر باشە گەیمەران بەدڵنیانە بە خۆڕایی لە گەیم پاس بەردەستە گەیم پاس تێت کا دەکەم ئەو یاریە تاقیکەنەوە ئارۆن گرینبرگ یەکێک لە پەرەپێدەرەکانی ناو ستودیۆیەکانی ئەکسبۆکسی بە فەرمی تویتێکی بڵاو کردەوە دەڵێ دەزانین ئەو ساڵێکی زۆر باش نەبوو لە بۆ یاری تایبەتەکانی ئەکسبۆکسی کە بەخۆمان بەرهەمانی نابی بەڵام ساڵی داهاتوو یاری زۆر سەرنجاکێش و گەورەمان هەیە و دەڵێ زۆریشی پێناچی ئەوە پێتان بڵێن کە یاریەکان بڵاو دەکرێنەوە واتە ئەو قسەیەمانەوەدا لە سەرەتای ساڵی داهاتوو پێم وای مانجی یەک یاخود دوو لەوانێ مانجی دووبی زیاتر ئەکسبۆکس کۆنفرانسی شۆکێسی خۆی ئەنجام دەواتە جگە لە مانجی شەشوانە کە هاوینە ئەکسبۆکس لە سەرەتای ئەو ساڵی داهاتوو یعنی 2023 کۆنفرانسی خۆی ئەنجام دەدا ئەو قسەیان مانای چیۆبارە بۆتان شیکەمەوە چۆن شتیوا ڕوودەدا بێگومان ئێستا زیاتر باسی کۆنفرانسەکەی پلەیستێشنش دەکەین بەڵام بۆچی ئەکسبۆکس لە سەرەتای ئەو ساڵ سەرەتای ساڵی داهاترە مەوسە 2023 ژیر slow fucking down man god damn it سەرەتای 2023 لە بۆ ئەکسبۆکس زۆر گرینگە لەبەرەوەی بە قسەی ئەکسبۆکسی بێت لە نیوەی یەکەمی 2023 تەمانجی یەک تەمانجی 6 first half دوو یاری زەبەلەح بڵاو دەکەنەوە ئەوش ستارفیلد وەرە ڕێدفۆڵ کامیان پێشکامیانە هێشتا دیارنیە و بەروارەکانیان تهدید نەکردێ بەڵام من پێم وایە لەو کۆنفرانسە زووەی خۆی لە 2023 ئاشای دەکەن گەیم پڵی زیاتر دەبینین وەروە ڕیلیز دەیتەکان بەروارەکان ئاشا دەکەن ئەگە دوانەخرێ بەڵام لە مانجی شەش بۆ سەرەوە کۆنفرانسی هاوینە دەکرێت ئیفریە و گەیم فێستە و کۆنفرانسی ئەکسبۆکس بەثێزدا ئەوانە دەکرێت لەو کاتی لەوانێ باسی مانجی شەش بەسەرەوە بکەن تاوەکو سەری ساڵ وەرواز سەرەتای 2024 لەوانەیە لەو کاتە باز بکەن مانجی یەک مانجی دوو مانجی 300
کۆنفرانسێکی Xbox دەبینین لەوانەیە هاوشەوی State of Play نەبی لەبەرەوەی Xbox حەز دەکات بە کۆنفرانس بە ئیڤنتێکی گەورەیە کە نەفەر بێ قسە بکە نەوەکو سۆنی ئەو ساڵ لە کۆرە خۆی کردەوە یەک کۆنفرانسی گەوریان زانەوەدا کە زۆر لی تووڕەمان زۆر بێمانە بەەوەی شێکە لەگە گەیمەرانی خۆی بەڵام Xbox کۆنفرانسی خۆی دەکە هەموو جارێک کە دەڵێ دەیکەم دەیکا کۆنفرانسش نازار ئەنجام بدە لە بەڵات بەتابەتی دو یاری زەبەلاحەتەیە Redfall Starfield دو یاری زەبەلاحی Xboxینە کە چەندی ساڵە گەیمەران چاوەڕوانینە دوو ستودیۆی زەبەلاحی بەتێزداش ئیشیان لەسەر دەکات پێویستە کۆنفرانسێکی زەبەلاح بی پێویستە کۆنفرانسێک بیکەوە یاریەکان بە تەواوەتی شی بکاتەوە کە چۆن و چۆن نییە لەبەرەوەی نرخی یاریەکان بەرز دەکەوێت دەکەی $70 دەی پێمان بڵێ لەبەر چ نرخەکە بەرز کرێتەوە وەکو سۆنیەکەوە یاریش وەکو God of War بەلامانەوە ئاسایی ترە چەند زۆر ئاساینە بەڵام ئاسایی ترە $70 پێ بدەین لەبەر زانین کە یاریەکە نازدارە Last of Us زانین نازدارە ئەگە پێمان دەڵێکەوە Starfield نرخی $70 پێویستە قەنەعەتمان پێبینیکەوە Starfield نرخی $70 ئەوی چۆن دەکرێت بە کۆنفرانسێکی نازدار شیکەوە گەیمپڵی نازدارمان پێی نیشاندەی بەڵام گەیمپڵەکان سی فریم نەبی کەمان من گادێمت سی فریم نەبی وەرە تێکسچەرەکان زبر نەبی ئۆکەی شتێکی جوان دێتم Xbox کەمان ئێستا کاتی تووە 2023 تووە بەڵام لە پاییزەکەی سپایدەرمان دوو تێ لەسەر PlayStation 5 نەفسەشی زۆر گەورە و خۆشیە بەڕاست سادات ئەو دەستکەی کەوا نرخی $200 سۆنی بەتەمای لەوە PlayStation 5 بڵاوی کاتەوە بە ناوی DualSense Edge بەداخەوە پاتریەکەی هەم بچووکترە و هەم کەمتریش بەرگە دەگری لە چاو DualSense ئاسایی PlayStation 5 ناوی ئەو کۆنترۆلەرانە پێیان دەوترێت DualSense Xbox کۆنترۆلەرە دەستی PlayStation 4 یاخو Play 4 دەوترێت DualShock بەڵام ئەوانە DualSense سۆنی لە مقابلەیەک لەگەڵ IGN سۆنی بە مقابلەیەک لەگەڵ The Verge بە فەرمی ڕاگەیاندکەوە بەڵێم تایبەتمەندی زۆر زیاتری تێدایە و لەبەرەوەی تایبەتمەندی زۆرە و جوڵە و حرکاتی زیاتری تێدایە و دەستکە لەبەرەوەی دەتوانین پارچەکان لێکی و ببەستی وەشتانە وەروە پرۆگرامی تایبەتیان لەسەر PlayStation 5 دانایە لە سێتینگ توانین دەستکاری بەتنەکان بکەیت دوو مەنوویەکان فەرمان ناپێ بدەوەشتانە شتی زیاتر دەکات کۆنترۆلە بەگشتی بەڵام پاتریەکەی هەمان پاتریە یاخود بچووکترە لە پاتری DualSense کەمتر بەرگە دەگریم ئەو قسەیە باشی کەینەوەمانای چییە و هۆکارە گەورەکە چیەکەوە لەبەر چه پاتریکێشتا بچوترە بەڕاستی پاتری وەش زۆر باش نییە بە تایبەتی ئەگەر بێت و بە هاپتیک فیدباچی گەمەی بکەی مەسەن بۆ هاپتیک و تەرتیبات شتەکان پلی بکەی سنیاریش و God of War بکەی کە سوود لە هەموو هاپتیکەی وەردەگری زۆر کەمە باوەڕکە 2 ساعت زیاتر 3 ساعتێک ئەگە ئەو پەر 3 ساعتێک بەرگە بگری دەبێت شەندان زۆر ئەندی کە شانی سەر دەکات وەکو هەزەی ڕەمبڵی Xboxی نییەکەوە لەبەر ڕەمبڵە بوزێکی کەمتر سەر دەکات بەڵام هاپتیک شانی زۆر سەر دەکات من چێشم نییە کێبڵی لێدەم ئاسایە لەکنە بەڵام بەو کەسانێکەوە PlayStation دائما لەیان دوورە لە دوور دادەنیشن بە تەلەڤیزۆنەکەیان بڕک گەورە و زەبەلاحە لەوانێ لە بەوان تۆزێک ناخۆشی بەردەوام چارجی کەیتەوە 5 ساعت یاری بکی دوای چارجی کیت ناخۆشە نانەوە قەباری دەستکە گەورەتر بیت چکە بەخۆی دەڵێن هەمان هەیکەلی DualSense بەکارنەوەتە هەمانەوە هەیکلەیە بەڵام نانە گەورەتر بیت چکەگە پاتری گەورەتر لە بۆ بکەن دەبی قەبارەشی گەورەتر بیت ئەو کاتی هەم لە بۆ هەڵگرتنی ناخۆشە هەم دانانی شوێن دەست ناخۆشە وەروە کێشەی هاپتیکیانە بۆ دروست دەبی یەکمانەوە قسەی سۆنیە بەڵام پێم وایە دەیانتوانی بەڵام لەبەرەوەی نانێن نرخەکەشتا لە $100 زیاتر بی بەرە بەکارێنانی مادەی زیاتر لە بۆ پاتریەکەی نرخەکەشتا بەرز دەکاتەوە باوەڕ بە سۆنی بکەین نەکەین نازانم بەڵام نرخی $200 بۆ کۆنترۆلەرێکی کەەوە شەحنەکەی هێشتا لە DualSense کەمتر بی ڕاستە تایبەتمەندی زیاتر و دوگمەکان دەتوانی بە ئاسانی بیانگۆڕی بۆرنەوە ئەو دوگمەیە دریفت دەکات تێک چووە ئەو دوگمێت تێکچوە لە جیاتی وبسی دەستکە بەکان گۆڕی تەنیا دوگمێ لێ دەکەیەوە دانیشکە تیرێکی بە ئاسانی بە خۆشە دەبێت بێستەوەستاش خۆشە و تایبەتمەندیانە بەڵام $200 زۆرە پارەش بەڕێوبەری ستودیۆیەکانی ئەمازۆن TV لە مقابلەیەک لەسەر یاری God of War دەڵێ بێخەم بن ئاگامان لە یاریێک هەیە و دڵتان نایشێنین دڵتان ناشتێنین باشترین زنجیرە چیرۆکی یاری God of War لە ناو جیهانی تەلەڤیزیۆن وەکو زنجیری تەلەڤیزیۆنی لە بۆتان دروست دەکەین و زۆر بە سۆرس مەتریاڵەکە دەچی واتە بە چیرۆکە ڕەسەنەکە دەچی دەستکاری هیچ شتێک ناکەین کاوە دڵ خۆشیەکە لە بۆ گەیمەرانی وەکو من عاشقی چیرۆکی God of War نەبەروەی زۆربەی هەر زۆری ئەو فیلم و زنجیرانەی کە دروست دەکرێن چیرۆکیان لە یاری و وەرگیراوە هەموو کاتێک بە سەقەتی دێ تاکتاکە هەیە بە تەواوەتی دێ وەکو زنجیرەی Cyberpunk Edge Runners زۆر مەزبوطی چیرۆکیان هینەیە بەڵام زۆربەی هەر زۆری کات مەقسەدم فیلمێکی وەکو Assassin's Creed کە دۆگ شێتە بە سەقەتی فیلمەکان چیرۆژی یاریەکان دەکەنە فیلم لەبەرەوەی فیلم
لەبەر زنجیرە و فلم یاریکردنی تێدانێت تۆ ناتوانانی حەز بە کارکتەرەکەت بکەی و ماوەکەی کورتترە یا چ گادۆڤاری من هەتا ساعتێک توانانی ناوی بسوڕێەوە بەڵام لە فیلمێک زنجیرێک تەنیا 10 ساعتێک ئەو پەڕی دەتوانی بیبینی دەڵێ خەمتان نەبی ئاگامان لێتانە وەروەها زۆر نزیک دەبینەوە لە بەکارهێنانی هەمان ئەو چیرۆکانەی کە لە یاریەکە هەیە وەروەها لۆری جیهانەکە بە تەواتی وەگرین بەڵام قسەیشکیان کردکەوە دەڵێن لە سەردەمی یاریەکە چەندە بە فەرمی نەیوتێکەوە سەردەمەکە یۆنانی کۆنە یاخود نۆرز مەثۆلۆژیە بەڵام زیاتر پێدەچێتەوە نۆرز مەثۆلۆژی بینەک یۆنانی کۆن لەبەرەوەی بە فەرمی ئەو قسەی نەکرد بەڵام وتی کەەوە زیاتر حەز دەکەن چیرۆکەکەی لەسەر باوکو و کوڕایەتیوی باوکو و کوڕ بێگومان لە نۆرز مەثۆلۆژی باوکو و کوڕمان هەیە لە گریک لە یۆنانی کۆن کچمان هەیە باب و کچمان هەیە لەبەر سش ئەو شتەی دەکەن لەبەرەوەی کاتی خۆ چیرۆکی کرویتۆز زیاتر تۆڵەسەندنەوە بوو تۆن دەڵێ داینامیکی قسەکردن لەگەر منداڵەکەی خۆی و حەنان و ئەوشتانەی کەمتر بوو زیاتر شەڕە زنجیرەش نابێت تەنیا شەڕ لەبەر تو یاری ناکەیت تۆ ناکری هەموو دیمەن ئاکشنە دروست بکە دەبی چیرۆکی کورت و چیرۆکی خاوبوونەوە ڕۆمانس و خۆشەویستی و هادە بوونەوە بیرکردنەوە ئەشتانە زیادکەنە ناو زنجیرەکە زیاتر پێم وایە زنجیرەکە زیاتر لەسەر نۆرز مەثۆلۆژیە لەسەر سەردەمی ئێستای کرویتۆسیە بەڵام ئایا چیرۆکی بەشی یەکەمی گادۆڤار لە 2008 دەجێڕنەوە یان گادۆڤار ڕاگنەرۆک دەجێڕنەوە یان هەر سەردەمەک یان پێشڕۆی بێتە نۆرس چۆن فەی ناسی ئەو شتانە نازانم دەکەن بەڕاستی بەڵام هیوادارم وەکو خۆم حەز دەکەم زیاتر باسی یۆنانی کۆن بکەن چکە بەڕاستی فلم لەسەر یۆنانی کۆن لەگەڵ کرویتۆسی زۆر ڕاقیترە لە نۆرز مەثۆلۆژی بەری نۆرز مەثۆلۆژی میلیۆنە زنجیرە دروست کرا زنجیرەکانی ویچەر هەر هەمان ئەفسانەیە بەڵام بە بەرگەچی دیکە باسی دەکات گەیم ئۆف ترۆن زۆر سوودی لە نۆرز مەثۆلۆژی وەگرتە لۆرد ئۆف دە ڕینگز هەر هەمان جیهانە بەڵام ناوەچکەی هەیە بێگومان جیاوازیان هەیە بەڵام سوودیان لە نۆرز مەثۆلۆژی وەرگرتیە ڤایکینگ هەر هەمان ڤایکینگ بەخۆی نۆرز مەثۆلۆژیە یعنی زنجیرەمان زۆر لەسەر نۆرز مەثۆلۆژی بەڵام زنجیرەمان زۆر کەمە دەگمەنە فیلممان هەیە بۆ 300مان هەیە لەسەر گریک لەسەر یۆنانی کۆن پێم وایە ئەگەر لەسەر یۆنانی کۆن بیکەن زۆر ڕاقیتر دەبی گەیمەرانی زیاتر دڵخۆشن بەڵام باوەڕ ناکەم بگەنە ئەو سەردەمە زیات کۆری بارلۆک بخۆی سەرپەرشتی دەکەم پێم وایە کۆری بارلۆک زیاتر حەز بە نۆرز مەثۆلۆژی دەکات چکە لە یەک دوو ڤیدیۆی خۆی باسی کردیە هیوادارم گریک بی یۆنانی کۆن بەڵام قسەی من چییە قسەیوان دەخوارد لە کۆتای ڕۆژەکەی بەڵام هیوادارم سەرکەوتوو بن بە زنجیرێکی نازداری لێ دەرچی هاوشێوەی کە چۆن زنجیرە The Last of Us زۆر بە ناوازەی دیارەکە دروست کرایە بێنەسە کۆنفرانسی پلیستیشن سۆنی بە فەرمی ڕاگەیان کەوان لە مانجی یەک لە CES کۆنفرانسی خۆیان ئەنجام دەدەنەوە پلیستیشنیش لەوێ ئامادەیە بەڵام زیاتر باسی پلیستیشنی نەکرد زیاتر باسی پلیستیشن VR دەکەن زیاتر لەو کۆنفرانسی بەڵام من وەکو خۆم پێم وایە یەک دوو سوپرایزی تێدا دەبی لەوانەیە ترێلەری سپایدەرمانی نوێبی یاخود شەگەری یاریێکی تاوا نوێبی مهم لەبەرەوەی لە گەیم ئەوەردزیش یاریێکی زەبەلاحی نوێی خۆیان وەکو ستودیۆی خۆیان بڵاو نەکردەوە تەنیا دێت ستراندینگمان هەبوو لەگەڵ هەندێک ئەپدەیت لە یاریەکانی خۆیان بەڵام جگەل دێت ستراندینگ پێم وایە سپایدەرمان 2 یان وۆڵڤرین یان یاریێکی تاوا نوێ کێشاشان نەکرێت لە CES دەکەن من بۆ چوونەکەم وایە چەندە CES زیاتر پێشەنگەیەکی تەکنۆلۆژیە کۆنفرانسەکانی تێدا کە ئەنجام درێن پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە هەیە بەڵام سۆنی دەڵێ ئێمە لە CES پلیستیشن VR 2 عرض دەکەین وەروە پیشان دەدەین کەوا چی پێ دەکرێت و دێمۆی ڕاستەقینەش لە ریل تایم نیشان دەدەین کاوەش دڵخۆشکەرە بەڕاستی چەندە دەبوایە تاوەکو ئێستا کە پلیستیشن VR 2 لە ساڵی داهاتوو بڵاو دەکرێتەوە دەبێت تا ئێستا کۆنفرانسیان کردبە لەسەر پلیستیشن VR 2 تەنانەت سۆنی ستیت ئۆف پلەیەکی نەکردیا و ڕێیان لە پێش دەرچوونی گادۆڤارەوە پێش دەرچوونی گادۆڤاریەوە تەنانەت گادۆڤار ستیت ئۆف پلەی بەروارەکەیشە نەکردێنە بە ترێلێکی خۆڕیاشیان کرد ستیت ئۆف پلەی نەکردە پلیستیشن گەلەگەر لە مێژە پێویستە لە ئەو کۆنفرانسی CES هەندێک شتمان پێ بڵێ کە پلانیان چی ئەو ساڵ چی یاریێکمانەوە بڵاو دەکەنەوە هەندێک یاریک دەزانین بەڵام هەرمی نازانین هیوادارم نەمەستێ سۆنی کەماو من گادێمت بووە فەرمی گرۆلا گەیم ستودیۆیەکەی پلیستیشنی ئەوانەی کە یاری هۆرایزنیان دروست کرد بە فەرمی ڕایانگەیان یاریێکی مەڵتیپلەیەری هۆرایزن لە بەرەمێنانە و پلانیانان ساڵی داهاتوو بڵاویکەنەوە هەرچەندە دەبووە لە کۆنفرانسی هێشتا لە باسکەی نەک بە بڵۆک پۆستێک و مقابلەیەکی بێمانە بگومان ئەوە دەبێتە کاری مەکە بە خەڵکی بڵێ نەگەنادی بە خۆتان بکەنەوە شتێ بەڕاستی بە کۆنفرانس پێوانیشان نەک بەس بە قسە مهم گرۆلا گەیمز بە فەرمی ڕاگەیان کەوا یاری هۆرایزن دەکرێتە یاریێکی مەڵتیپلەیەر و لە پلانیانە ساڵی داهاتوو بڵاویکەنەوە یاخود 2 ساڵی دیکە بڵاویکەنەوە بینە پێش ساڵتان هۆرایزن بە شێوەی مەڵتیپلەیەر بە شێوەی ئۆنلاین کۆواپ چۆن دەوێت ئاسانە وەکو یاری مۆنستەر هەنتەریە مۆنستەر هەنتەر چۆن ئاگەنەتان بینیوە تۆ زەبەلاحێکی گەورەت هەیە دژمنێکی گەورەت هەیە جا بوونەوەرە کە هەر وحشێکە هەرچیەکەم چەند گەیمەرێک بێکەوە لە یەک سێشن واتە لە یەک جۆینی یەک ماچ لە یەک یاری بێکەوە دێنە ناو یاریەکە بێکەوە ئەو وحشە ئەو شتە گەورە و زەبەلاحە داون دەکەن
بەڵام نەخشەکەی چۆن دەبی پلانەکان چۆن دەبی جگە لەو چاڵنج و لە دیمە ناکشنانە چی دیکە دەبیت چیرۆک چۆن دەبی کارکتەرەکان شێوەیان چۆن دەبێتمان کارکتەرەکانی خۆیان بەکاردێنەوە لە بەرەوەی کارەکەی ئاسانتر دەکات بەڵام بەگشتی هێشتا زانیاری زیاتر نازانین بەڵام مهم ئێستا لە پرۆفایلی خۆیان لە لینکت کەەوە تا ئەو شوێنەیەکەوە هەر پەرەپێدەرێک یاخود هەر کەسێک تۆش دوان کاونتێک دروستکەی و شوێنی کارەکەت دابنێ ئەو کەسانی کە لە گۆڕلا گەیمزیش دەکەن بەشەچیان پرۆفایلی خۆیان گۆڕیوە لە بۆ ئەوەی کەەوە یار کار لەسەر یاری هۆرایزن بەشی مەڵتیپلەیەرەکەی دەکەن یاخود یاریی نوێ هۆرایزن دەکەن بەشی مەڵتیپلەیەر و پێویستیان بە کارمەندی زیاترە لە هەفتەکانی ڕابردوو باسی و بابەتەم نەکرد لە بەرەوەی زۆر پەیوەندی بە ڤیدیۆ گەیمیەوە نییە بەڵام ئێستا حالیان پەیوەندی بە ڤیدیۆ گەیمی وەختە شێت بم باسی فیلم سینەمای بکەم ئانە و لە مێژە باسی فیلم سینەما نەکرێت سو هێنری کاڤڵ ئۆکەی ئەو کەسێک کە ڕۆلی سوپەرمانی جێرا لە مان ئۆف ستیل و لە جەستس لیگ و لەو شتانە بڕیار بوو کەەوە واز دەست دیسی بینی و وازژی هینا و بە قسەی خۆی و بە قسەی ستودیۆی وەرنەر برۆس و دیسی بەڵام بلاک ئادەم فیلم بلاک ئادەم بڵاو کرایەوە دوێن دەڕۆک جۆنسن وتی ئۆکەی بلاک ئادەم دەبی ببتە دژمنکاری سوپەرمانی سە و لە هێنری کاڤڵی پارانەوە تابیهینەوە سە و دیسی وتی وەرەوە هاتەوە ناو دیسی جیهانی دیسی وەکو باتمان و سوپەرمان و ئەوانە هێنری کاڤڵ لە کۆتایی فیلم بلاک ئادەم بەرامبەر بلاک ئادەمی ڕادەوەستی ئاماژەیەکە بۆ ئەوەی بەشی دومی بلاک ئادەم یا مان ئۆف ستیل 2 لە بەرەمێنانە بەڵام زۆری پێنەچوتەنیا یەک مانجی پێچووکەوە دیسین سەرۆکەی گۆڕدرا جیمز گان دەرهێنەری یاری زنجیرە فیلمی گاردیانز دە گالاکسی بووە سەرۆکی دیسی ئەو پلانانەی هەموو هەڵوەشاندەوە وتی هێنری کاڤڵی ئەتو ماڵت ئاوا زۆر سپاس ئیشاڵ لەداهات تویش دەکەین بەڵام بە ڕۆلی سوپەرمانی نا واتە هێنری کاڤڵ لە سوپەرمانی دەرکرا و ڕۆلی سوپەرمان ناجێڕی و ناگەڕێتەوە بەڵام هێنری کاڤڵ ئەو کەسێکەوە گەیمەرەشی زۆر سەختە ڕانەوەستا چۆچی کرد چووە لای یەک دوو کۆمپانیای دیکە لەگەڵ ئەمازۆنی بە فەرمی بەیەکەوە ڕاوەستان کەوە وتیان زنجیرە فیلم و جیهانێکی سینەماتیکی دروست دەکەن لەسەر یاریەکانی وۆرهامەر 40,000 کە هەم فیلم هەم زنجیرە و هێنری کاڤڵ بەخۆی سەرپەرشتی هەموو پرۆژانە دەکە لەو یاریە دەکرێتە فیلم یان زنجیرە کە وۆرهامەر 40,000 منە ئاشنا و یاریە نیمە بەڵام ئەوەی لە ئۆنلاین لەسرم خیندەوە ڤیدیۆم لەسەری بینی یاریشی زۆر زەبەلاح و چیرۆکەی زۆر دەوڵەمەندی هێنە توانم بڵێم چیرۆکەی ئەوەندە دوور و قۆڵ و زەبەلاح و گەورەیە لە یاریەکانی گادۆڤار و ڕێدێد و GTA زەبەلاحتر و گەورەترە وەکو چیرۆک و لۆر بەڵام یاریەکانیان بەگشتی لە ڕۆژاتی ناوەڕاست و لەکنەمە زۆر بەناوبان نییە بریستایل یاریکردنیمە لەسەر PC بەو شێوازەی نەبووە لاتە کۆنسول هاتنە یاریانە سەر کۆنسولی بەردەستن بەڵام وۆرهامەر بە تایبەتی گەیمەری پیسی زیاتر حەزیان لەو یاریە استراتیژیانە هەرچەندە ئەو ساڵ یاریی تایبەتی خۆیان بزەم بڵاو کردەوە بەناوی دارک تایت کەەوە تەقکەریکە سێم بوو و ساڵی داهاتوو یاریچکیان هەیە تەقکەریکە سێم هێنری کاڤڵ بوویتە بەڕێوەبەری ئەو IP واتە ئەو زنجیرە فیلمە یاری هەرسێکە پێ دەوترێ IP وۆرهامەر 40,000 ئیش لەسەر دەکەم و هیوای سەرکەوتنی دەخوازم بگومان حەز دەکەم وەکو سوپەرمان بە لەبەرەوەی لەسەر ویچەریش نەما لە سیزنی چارەمەوە بەڵام میوادارم سەرکەوتبی لە کارەکە چکە ڤیدیۆ گەیمی زۆر خۆش دەوێت کەیف پێدە لەوانەیە باشەی زۆرتان بڵێن ژیر لەبەر چی یاری گراند توریزمۆ 7 ئەوەندە بەناوبانگە و سۆنی دروستی دەکات بەخۆ بەقەدەر فۆرزای بەقوت نییە ئەم جار دەڵێم ئۆکەی فۆرزا لەگەڵ هۆرایزنی تۆزێک جیاوازن وەکو فۆرزا مۆتۆر سپۆر زیاتر بە گراند توریزمۆ 7 دەچین ئەک فۆرزا هۆرایزن هۆکاری بەناوبانجی ئەو یاریە هۆکاریەوەی کە سۆنی دروستی دەکات بۆ خەبەری دەگەڕێتەوە لەبەری سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە گراند توریزمۆ 7 لە ئێلدن ڕینگ و لە گاروڤار ڕاگنەرۆکیش لە ژاپۆن زیاتر فرۆشەیە کاستۆسە شێتانەی وا بیری لێ بکەینەوە لێش دەڵێم ئەو یاریە ینی پلیستیشن ینی گراند توریزمۆ لەبەرەوەی فان بیسەچی هەیە ئەوەندە بەقوتەنەوە فان بیسە ئەوەندە سەرشێتن هەر کاتە گراند توریزمۆ بڵاو دەکردی یەکسەر دەیکڕن مەحاڵە نەیکڕن وەکو منینە لەوانەیە گادۆڤار ڕاگنەرۆکی بکڕم بەڵام لەوانەشە نەیکڕم پارەم هەیە و پارەم نییە و پارەشمە بیلوانێ پایرەوی سەر نەکەم لە خۆم چاوە دەکەم تا $10 ئەمەوا بیر دەکەن یەک بەخۆم مەسە زۆر جارا بیر دەکەمەوە بەڵام مهمەکەەوە نییە ئەوان سەرشێتن گراند توریزمۆ 7 لە ژاپۆن کارتن ژمارەیان زۆر نییە لە ژاپۆن خەڵک ژاپۆن خۆی ژمارە کەم گەیمریش لێ زۆزەکەم بەڵام پلیستیشن لێ باڵادەست لە بەرەوەی خۆیان گراند توریزمۆ 7 لە ئێلدن ڕینگ و گادۆڤاری زیاتر فرۆشە نازانم پۆستەر و ترێلەری سپایدەرمان ئەکرۆس دە سپایدەر ڤەرسەم بینی یاخود نا بەڵام فیلمێکی ئەنیمەیشنی نوێی سپایدەرمانە کە زۆر سەنجاریشە لەبەرەوەی هەموو سپایدەرمانەکانی هەموو جیهانەکانی تێدایە تەنانەت سپایدەرمانی پلەیستیشن 1 بە کواڵەتی و شێوەی پلەیستیشن 1 تێدایە پۆستایشیان بڵاو کردەوە کەوا سپایدەرمانەکەی ئینسۆمنیاش تێدایە مارڤڵ سپایدەرمان ئی پلەیستیشن 4 وەروە مایلز مۆرالسشی تێدایە
هەموو شتەکانی تێدایێت هەموو سپایدەرمانەکانی تێدا حەز دەکەم سنتەمشای ترێلەکەی بکەن سپایدەرمان ئەکرۆس دە سپایدەرڤەرس ئەوە بەشی یەکەمیشی سپایدەرمان ئینتو دە سپایدەرڤەرس فیلمێکی زۆر ڕاقیە خەڵاتی ئۆسکاریش وەگرتیە وەکو باشترین فیلمی ئەنیمەیشن تکای دەکەم بڕۆم ببینە کە سپایدەرمانتان خۆش دەوێت فیلمێکی زۆر خۆشە چێژی هەیە لە بۆ ئینگلیزیتان زۆر باشە بۆ ترێلەری بەشی دووەمیشی سیرکەنە بەروەی ئەو فیلمە گاد دێم زۆر ڕاکێت کاتی دەنگۆیەکانە بەپی دەنگۆیەکی نوێبی ئەو یاریانە دێتە پلیستیشن پلاسی لە بۆ مانجی یەک سێ یاریە بێگومان بەپی ئەو دەنگۆیەبی دەڵێ یاری جدای فاڵن ئۆردە دێتە سە پلی 4 و پلی 5 ئینسەرجنسی سانستۆرم دێتە سە پلی 4 هەیدیش لەسەر ڤێژنی پلی 4 بێکم هەرسێکیان سە پلی 5 بەردەست دەبن بەڵام دویانە سە پلی 4 بەردەست دەبێت جدای فاڵن ئۆردەر من دەبینم ئەو شتە ڕاست بێتن دەنگۆیە فەرمینیە کە بۆ فەرمین پێتان دەڵێمەوە فەرمیە بەڵام میهیم جدای فاڵن ئۆردەر لەوانەیە لە بەرەوەی بەشی دووەمی یاخود بەشە نوێیەکەی جدای سڤایڤز ئەو بەشە نوێی ئەو یاریەی لە مانجی سێ بڵاو دەکرێتەوە سە یەک دوو مانگ پێش ئەو کاتی مانج سێ چوارەش کوێ بڵاو دەکرێتەوە یەک دوو مانگ پێش ئەو کاتی بێتە سە پلیستیشن 4 و 5 کارێکی باشە لە ڕێگەی پلیستیشن پلاس لەبەرەوەی گەیمەر زیاتر ئاشنا یاریەکە دەبن و خۆیان ئامادە دەکەنە بۆ کڕینی یاریەکەی بنرخی تەواو نەک بۆ شێ پلاس بڵاو بکرێتیان مهم دەیبینەمەوە هاوێ ئینسەرجنسی سانستۆرم نازانم زۆر کیفم بۆ یاری نەهاتێتەوە کوێستە تاق نەکردەوە بەڵام هەیدیس ڕاستی یاریشی زۆر سانسۆر شەم لەسەر گەیم پاسی پێم وای پار بوو تۆزەکەم تاقیکرد و تەواو نەکرد لە بەرەوەی یاریەکەی قورسە و کاتی پێویستە ڕۆگڵایکە بمریدەوە بیدایات شێ ڕیترناڵەوانە بەڵام هەیدیس ئارتستایل و شتەکانی زۆر جوانە بینە سەر مەسەلەی کڕینی ئاکتیڤیژن و بلیزار لەلایەن مایکرۆسۆفتی چی بەسەر هاتەوە لەو هەفتەی دوو ئەپدەیتمان هەیە دوو هەواڵمان هەیە یەکەمیان بەشێکی زۆر لە گەیمەران نەک بەشەی زۆڵی بە سەدان هزار کەس خۆیان ناونووس کردێت لە ماڵپەڕەچی تاوەکو بە حکوومەتی ئەمریکای بڵێن کاکە لێمەگەڕێ ئاکتیڤیژن و بلیزار بتە بەشێک لە ئەکسبۆکسی قسەیەکی دیکەشەیەکەوە لە بەریتانیای بەشێک لە ناو حکوومەتی بەریتانیای ئەو کەسان بە FTC دەڵێ ئەو کەسانەی کە ئەو کەسانێکەوە ڕێگە بە کۆمپانیەکاندەم بکردن بفرۆشن دەڵێن کاکە کڕینی ئاکتیڤیژن و بلیزاردی شتێکی باشە لە بۆ دنیای ڤیدیۆ گەیم واتە دوو قسەمان هەیە لە ئەمریکای بەشێک لە گەیمەران دژایەتیە کڕین و فرۆشتنی دەکەن لە بەریتانیای بەشێک لە کۆمپانیەکان و بەشێک لەو کەسانی کە حکوم لە سیارەکان دەکردن و فرۆشتنشتان دەڵێن کاکە شتێکی باشە لە بۆ دنیای ڤیدیۆ گەیم مایکرۆسۆفت خۆی لەو مابینە دیزیتەوە نازان قەنەعەت بەیبینی بەس مهم لە کۆتایی ڕۆژەکەی دەکردرێ و ناکردرێ و دەفرۆشتێ و نافرۆشتێ پێم وانە لە 2020 تەواوی لەبەرەوەی ئیشەکە زۆر مەحاڵتر بوو زۆر قوڵتر بووە بەڵام لە 2020 تەواو دەبی یاخود ناوەڵاستی هێشتا پێم وانە 2026 ئەو شتە ئەنجام بدرێن واتە لەوانە بێتە 2024 بەڵام باوەڕ ناکەم 2020 تاخیرتر بی لەبەرەوەی ئەگەر تا 2020 تاخیرتر بی مایکرۆسۆفت پارێکی زەوەلاح لە دەست دەدا ئێستا حالیان پارەی لەدەست دەڕوە لەبەرەوەی نرخەچی بە ئاکتیڤیژندایە پرایسێکی لەسەردانە کە 7 ملیار دلارە ئەو پرایسە ڕۆژ بە ڕۆژ لە بۆ مایکرۆسۆفتی خراپتر دەبێت لەبەرەوەی ئاکتیڤیژن پشکەکانی لە داوەزینە لەبەرەوەی دەفرۆشرێ بەڵام ئەو کاتی پشکەکان واتە مایکرۆسۆفت پارێکی زۆر زیاتری بە ئاکتیڤیژندایە لەو پرایسەی کەەوە ئەو کاتی بە فەرمی دەیکڕی مایکرۆسۆفت زەرەر دەکات لەوانێ مایکرۆسۆفت بۆ خبر کاکە نامێ مایکرۆسۆفت لەوانێ بیەوێ بەڵام مهم لەو هەفتەیە ژۆرمە بڵاو کریا کە مایکرۆسۆفت بەتەمای نێتفلەکسی بکڕێ بە 100 ملیار دلاری کە باوەڕ ناکەم شتە ڕوو بدە یەکەمیان لەبەرەوەی ئەگە بێت و مایکرۆسۆفت ئەو دیڵی ئاکتیڤیژنی تەواو بکە باوەڕ ناکەم جارێک لوی هەبی عەقدێکی 100 میلیۆن دلاری بکە مەحاڵە شتە یەکیان توش کێشەی گەورە دەبیت دووەمیشیان بەڕاستی کڕین نێتفلەکس لە مایکرۆسۆفتی زەرەرێکی زۆر گەورەیە لە بۆ دنیای فیلم و سینەما مایکرۆسۆفت هیچ پەیوەندی بە فیلم و سینەمایەوە نیە هیچ وەکو سۆنی نیم سۆنی لەوتی هەیە فیلمی هەیە خەڵاتی ئۆسکاری هەیە و نامسە لە مێژە سۆنی پیکچەرز ئەنیمەیشن و سۆنی پیکچەرز ئەو شتانە تیڤی ئەو شتانەشی هەیە لە مێژە هەیە بەڵام مایکرۆسۆفت چ پەیوەندی بە فیلم و سینەمایەوە هەیە ئەگەر توی تازە شپێکێ بڕتم شەی ئەپلیکە ئەپڵ کە دەوڵەمەندترین کۆمپانیای جیهانە دەیتوانین نێتفلەکسی بکڕین وەری ئەپڵ خاوەنی 2 تریلیۆن دلارە کە مایکرۆسۆفت خاوەنی تریلیۆنەکە بەڵام ئاکتیڤیژن بلیزاردی بکڕین لەوانە لەو تریلیۆنی بێتە خوارێ ئەپڵ 2 تریلیۆن دلاری هەیە 1 تریلیۆنی بە کاش هەیە یعنی دەیتانی هەموو شتێکی بکڕێت ینی یەک قاڕێ بکردەوە ئەپڵ بەڵام نەیکرێت بەخۆی ستودیۆیەکی دروست کە بەناوی ئەپڵ تیڤی بەخۆی فیلم و مسلسل بەرهەم دەیت لۆ لەبەر ڕێگای ڕاستەکە کڕینی شت نییە بەڕاستی ڕێگای ڕاستەکە بە خۆت دروستکردنیتی بیکێ براند ئەوجا کۆمپانیای دیکە بینی براندەکەت گەورەکان نەک تۆ هیچ براندێکت نییە یاخود براندەکە زۆر سەرکەوتو نییە بە زەبری پارەی بچین نەفلەکسی بکڕیشتێکی باش نییە ساو هیوادارم ئەو شتە هەرڕاز نەبێت کە تەنیا دەنگویە بەڵام حەز ناکەم بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ مایکرۆسۆفت ئەکسبۆکس نا ئەکسبۆکسم خۆش دێ بەڵام مایکرۆسۆفت لە تەماحی پارێ زیاتریت کە نایانبینم بەڕاستی دایانەی هەوڵدە گەورە بن کە دەتوانین ناپەسەیان کە کەشتێکی خراپە لە بۆ گەیمەران و لە بۆ بینەرانی
فیلم و سینەماش بەڕاستی لەبەرەوەی منافەسە وا دەکەشتی باشتر بەرهەم بێ خەبەرێک لەوانەیە زۆربەتان دڵتان پێی خۆش نەبی لەبەرەوەی لەوانەیە جەماعەتی God of War تۆزێک تووڕەبن لەگەڵ قسەی بەڵام Witcher 3 کە ئەپدەیتی PlayStation 5 لەوە بڵاو کرێتەوە بێگومان ڕێتینگ کرایە نمرەی پێدرایە لە Metacritic نمرەکەی لە God of War Ragnarok بەرزترە Witcher 3 ئێستا حالیان بەقەدەر Elden Ring نمرەی هەیە کە 96 هەیە لەسەر PlayStation 5 و Witcher 3 96 هەیە بەڵام God of War Ragnarok 94 هەیە بەڵاستن ریڤیوەرەکانی کەمتری Witcher 3 لە چاو God of War Ragnarok واتە کە ریڤیوەر زیاتر بی لەوانەیە نمرەکە دابەزی لەبەرەوەی هەموو خەڵک دەڵێدەی پێدادا بەس مهم ئێستا حالیان بەرزترین نمرەی هەیە ژمارەیەک لەسەر PlayStation 5 واقعا لەسەر ویچەرش لە هەفتەی ئەپدەیتێکی نوێیان لە بۆ یاریەکەی بەردەست خست لەسەر PlayStation 5 و Xbox Series وەروە زیاتر PC دەمێ باسی بکەم کێشەی تەکنیکی یەکجار زۆر بوو فریم ڕێیتی کەم بوو کواڵەتی دابەزی بوو شتەکان باش نەبوو بەڵام بۆ ئەپدەیتی نوێیانە CD Projekt ڕایگەیان کەوا یاریەکەی زۆر ستیبلترە واتە ئارامتر لە بۆ یاریکردن وەروە فریم ڕێیتەکان باشترن و زیاتر لێوە دەگری بەتابەتی کۆمپیوتەرانی کە زۆر بەقوت نینە زیاتر دەتوان فیچر نوێیەکان بەکاربێنن دێرن جیکۆب ئەو کەسێکەوە ڕۆلی هارتمان یەجێڕی لە یاری دێت ستراندینگ لە بەشی یەکەم ڕایگەیاندکەوە لە بەشی دووەم نە ئەو نەک کاراکتەرەکەی لە یاریەکە بوونی نییە کە بەشێک لە گەیمەران دڵیان پێخۆشە بەشێک دڵیان پێخۆش نیە منە خۆم بەلام ئاساییە لەبەرەوەی کاراکتەرێکی باش بوو چیرۆکی سەرنجڕاکێش بوو هارتمان بەڵام بەو شێوازەش نییە کەەوە بڵێم بەلەمانی ئەو کاراکتەری چیرۆکی یاریەکە بەلایەکی خراپدا دەڕوا گرنگجی هەبوو بەڵام لە بە خزمەتی چیرۆکەی بوو ئەگەر لە بەشی دووەم کۆجیما پێویستی بۆ کاراکتەری نەبی لە خزمەت چیرۆکەوی هەبوونی زیادەیە نییە بزانین کو دەبی ئەرچنە من بکابراایەکم کەەوە زۆربەی کاتلایانی کۆجیمای زۆر دەگرم زۆر هەواداریمە بەڵام مانەوە نییەکەوە یاریەکە خراپی بڵێن باشە بزانین کو دەبی جێف کیلی لە بۆ گەیم ئەوەرسی ڕایگەیان بە فەرمیکەوە لایڤ ستریمەکە زیاتر لە 103 ملیۆن کەس بینیوێتی ژمارەیەکی پێوانەی لە لایڤ ستریم تۆمار کرد وەروە زۆرترین بینەری هەبووە لە چاو سەرجەم لایڤ ستریمەکانی گەیم ئەوەرس خەڵاتی یاریەکان پارساڵ بوو ژمارەکە گەیشتە 100 ملیۆنی ئەو ساڵ گەیشتە 103 ملیۆنی کە تەنانەت ئۆسکاریش ڕێوڕسمی ئۆسکاریش ناگاتەوە ژمارەی هاوڕێن کە ژمارەی خیاڵیە بێنەسە PlayStation 5 سلیم یەکەم جارە سۆنی بە شوێ لە شێوەکان دانی پێدا بنێ لە مقابلەیەکی لەگەڵ یەک لە سایتەکان ئینترنێت جێگری سەرۆکی کۆمپانیای سۆنی لە بۆ ئەزمموی پلتفۆرم یاخود پلتفۆرم ئەکسپریەنس ناوی هەدیەکی نیشینۆ کە ناوی نازم ببورن ناوەکەی ناتوان بخوێن بۆ یابانیە تاوەکو مانجی 2026 بە فیسکل یەر دەناسرێ ئەو ساڵێکەوە ئامار ئۆشتانی خۆیان دەکەمین پێ فیسکل یەر 2022 تامانجی 3 و 4 هەدەکات 2022 لە چاوی کۆمپانیاکان مهم وتی PlayStation 5 پێیان وایە 3 ملیۆن کۆپی لێ دەفرۆشێ لە پاش ئەوەی زۆر چاویان لە یەکەواشتی جیاوازتر ڕوو بدەن وەروەها حەز دەکەن زیاتر گەشە بکە بەهۆی هۆکارێک کەەوە جارێ ناتوان باسی بکەم بێگومان هۆکارەکەش ڤێژنی PlayStation 5 سلیمە کە بێگومان ناوی سلیم نابی دەبێت قەت ناوی سلیمیان بەکارنەهینەیە ئەمە بەکاری دێنین وەکو خەڵک کە پێی دەوترێت سلیم ئەگەر هەمان پێی دەوتێت PlayStation 5 هەمان کۆمپۆنۆتی تێدایە هەمان پارچەکانی تێدایە تەنیا قەبارەی بچووکتر دەبین وەرەوە پاوەریش کەمتر سرف دەکە کەشتێکی باشە لە بۆ زۆرێک لە گەیمەران بەس مهم PlayStation 5 سلیم 100 ساڵی داهات و بڵاو دەکرێتەوە بینە لای کۆمپانیای Epic Games کە لەو هەفتەیە لە دادگا لەلایەن FTC ئەمریکی چی کە کۆمیسیۆنی بازرگانی حکومینە ئیشی ئەوان زیاد چاودێریکردنی ئەو کۆمپانیانەیە کەوا چۆن کارەکانی خۆیان دەکەن چۆن وا دەکەن خەڵک ئاڵودێک بەرهەمەکانیان بیاخودنە قانونی دەکەن مهم لەلایەن وانەوە لە دادگا تۆمەت یاساییان ئاراستە کرا و توانێت تۆمەتی یاسایەکەش بباتەوە و Epic Games واتە فۆرتنایت دروستکاری فۆرتنایتی وەروە یاری فۆرتنایت بە تایبەتی پێویستە 520 ملیۆن دۆلاری بدەنە حکوومەتی ئەمریکای چش بوو کەیسەکان لەسەر چی بوو تۆمەتەکان لەسەر ئەوەی بووکەوە میکانیکێکی بەکاردێنە ناو یاری فۆرتنایت یەک گەیمەر ئاڵودە دەکە کە یاریەکەی زۆر بکات دووش وا لە گەیمەران دەکەن کەوا پارەی ڕاستەقینە لە یاریەکە سرف بکەن و هانیان دەدەن پارە سرف بکەن کەەوە زۆر پێویست ناکە سەرفیکەی بێگومان لە بەجل و بەرگ و باتڵ پاس ئۆشتانەی وا لە گەیمەر دەکەن کە پێویستە پارە سرفکی تاوەکو لە یاریەکەی باشتر نابی بەڵام لە یاریەکەی بمێنیەوە لە جەوەکەی بمێنێنەوە تا گەیمەر هان دەدەن لەبە پارە سرفکردن کە ئێمە هەموو کۆمپانیەکان بەرهەمەکانی خۆیان و بەشێ بڵ دەکەن کە پێویستە پارێزێت لە ناو سرف بکەیت بەڵام مهم ئەوان خێزەکەیان دۆران Epic Games ڕازی بووە کە 520 ملیۆن دلار کاتە نیو میلیارد دلار دەکە بداتە حکوومەتی ئەمریکای لە بە یاری فۆرتنایتی واروە بڕاشانگەیانکەوە بەشێک لەو پارێش دەدەنەوە گەیمەران بەڵام ڕۆژەکەی دەدەن نازانین واتە ئەو کەسانی لە ئەمریکانە بە تایبەتی بەشێک لەو پارەیان بەردەکەی بە تایبەتی ئەو منداڵانەی کەەوە
بەبێ پرسی داک و بابیان ڤیزا کارتیان بەکارینە تۆنێک پاریان لە یاری فۆرتنایتی سرف کردیا وەکومە کە چۆن بەدزیداک بە جاریواتی فاسپی پاری سرف دەکەی کۆدەچ دەکڕی داخل دەکەی هەمان بازۆمەڵام میوان ڤیزەکار دو هەواڵیشم لە بۆنگۆی زیاتر ئەو کەسانێک کە یاریەکانە سە پلیستیشن ستۆری دەکڕن بە شێ PSN دەتوانن ئێستا حالیان بستن ناو پلیستیشن ستۆری دیسکاونتی زۆر گەورەکرایەکەوە 175 پێماوی بەشێک لە یاریەکان تاوەکو 175 دیسکاونتی لە بۆگریان 150 بەڵام مهم یاری ئەلدۆنگ دیسکاونت کریا کە یەکەم جارە ساڵام شتە ببینین مهم یاری زۆر زەبەلا یاری زۆر گەورە دەتوانن بە نرخێکی هەرزانتر ئێستا حالیان بیکڕن ئەگە بتەوێ وەکو من حەز دەکەی یاریەکان بە ئەکاونت هەدبی ئێستا کاتی بڕۆنە پلیستیشن ستۆری واتە بەشی فرۆشگایەکە کە یاریەکانی تێدا بڕۆنە بەشی دیلسی دیڵەکان لەوێندەر بەشی دیسکاونتی 175ەکەی دەبینن هەموو یاریەکان 175 دیسکاونتی لە بۆ نەکرێ بەڵام بەشەی زۆری داشکانەکەی دەیگرتەوە تاوەکو 175 داشکانی لە بۆ کرێ خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی هەڵقێت کا دەکەم دگمێن لایک سبسکرایب لە بیر نەکەن دا لێبوردن دەکەم وەکو وتم ستودیۆیەکەم گۆڕیە بەڵام پێم وایە بەرەبەرە ستودیۆش باشتر دەکەم ناوانەیە هەندێک لەو هاتوش لەو بەر بدەم دیوارە سپی زیاتر بشارمەوە چکە بەڕاستی خۆم حەز دەکەم دیوارەکان ڕەشبی بەڵامە ژوورە ئیمن نییە ئەسە و ژوورە لە ماڵێ لە شوێنێکم هینە داگیرم کردی لێ پێشان خۆش بینە خۆشبی تازەی شەکەوە لە بۆنگۆیە سە ژوورەکە یەشم دایتە ئێڵی خانی ئەو ژوورە ئێستا حالیان دەبتە ژووری من و بەڵێن تا پێدەم ڤیددیو زیاتر دەبی لە بەرمۆندیالی ڤیددیۆم کەم دەکەن لە بە امتحانات کەم دەکەن بەڵام لەو 4-15 ڕۆژێکەوە مەجارمان هەیە زۆرترین ڤیددیو دەکەین لایڤ ستریم دەکەین لایڤ ستریمی ئەوە دەکەنکەوە دیاری ساڵی من دیاری ساڵی مامە هەمەی مامەزانای مامە میر و ماماکامیش پێیان دەڵێن ئەگەر حەز بکەن یاخود ئەگەر پێیان بکرێ ئەوانش بەشداری بکەن زۆر حەز دەکەم بەڕاستی وهری یوتیوبەرێکی دیکەش حەز دەکە بەشداری بکە بە ئاگدارمان کاتەوە نامە بۆ هەرموان دەنێنین بیگومان هەموو جارە ئێمە بەڵام چێ بەشداری دەکەن دەگەێتەوە سەر خۆیان مەزەقیانێ ناکەین 100% من و مامە هەموو مامەزانە ئەو 100 دەین ماماکە و مامە میر هێشتا وەڵامیان نییە بەزی ئینشاءالله ئەوانیش دێن و هەر یوتیوبەرێکی دیکەش حەز دەکە بێتن سەرسەریمە سەرچاویمە حەز دەکەن هەموو یوتیوبەرەکان بەشداری بکەن دیاری ئەو ساڵی خۆمان و دیاری ساڵی داهاتوش باز دەکەین تا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورتان سپێرم ڤیدیۆکە تۆزێک درێژە بەڵام پێویستە هەموو هەواڵەکان باز بکەین تا ئەڵقەی داهاتوو خواتان لەگەڵ